هەموو ئەو کرێکارانەی لە کەرتی تایبەت کار دەکەن لەلایەن بەڕێوەبەراتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیەوە دەستەبەردەکرێن. ئەوش لە ڕێگەی 5% لە موچەی کرێکارەکە و 12% لەلایەن کۆمپانیەکەەوە دابین دەکرێت کە دەکاتە 7%. ئەو بڕەپارێژی کە وەردەگیرێت لە سندوقێکە کۆ دەکرێتەوە کە لە ئیسادا نزیکەی 7 ملیار دیناری تێدایە. بریکاری وەزیری کار و کاروباری کۆمەڵاتیش دەڵێت تا ئێستا لە هەرێم 770 کرێکار لە کەرتی تایبەت خانەنشین کراون. لە هەرێمی کوردستان 770 کرێکارمان هەیە کە موچەی خانەنشینی وەردەگرن و لە کەرتی تایبەتدا خانەنشین بوونە. بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵایەتیش دەڵێت تا ئێستا ژمارەیەکی زۆر کۆمپانیا بەهۆی پابەند نەبوونیان سزادراون. لەوانە 162 پرۆژە تا ئێستا ڕەوانەی دادگاکراون بەهۆی پابەند نەبوونیان. لە ئەم ساڵیشدا 74 کۆمپانیا ڕەوانەی دادگاکراون کە 12یان لە پارێزگای سلێمانیە و 62شیان لە پارێزگای هەولێرە. ساڵی 2021 مەثەلاً 162 کۆمپانیا دراوەتە دادگا لە ئەو سێ مانگەی کۆتاییدا زیاتر لە 60 کۆمپانیا دراوەتە دادگا. هەر کۆمپانیایەکی خۆ بدزیتەوە لە دەستەبەرکردنی کۆمەڵاتی کرێکاران ئەوە دەبێتە سەرپێچیەکی یاسایی، سەرپێچیەکی بەندێک لە بەندەکانی یاسا. هەر سەرپێچیەکی یاسای کار یان یاسای دەستەبەری کۆمەڵاتی دەدرێتە دادگا. تا ئێستا لە هەرێمی کوردستان 132,158 کرێکار دەستەبەرکراون کە لەو ژمارەیە 101یان کرێکاری ناوخۆین. لە ئەم ساڵیشدا 2268 پرۆژەی تازە دەستەبەرکراون. وەزارەتی کاریش لە ڕێگەی 18 لیژنەوە چاودێری پرۆژەکان دەکات و بۆ ئەوەش 50 پشکنەری دیاری کردووە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.